دعاء كردن عبادت خواهی گەورە بە عیبادەت ناوی بردووە. هەر ئەوە نییە تۆ دەرگایەکی سکاڵا بێ خۆت بۆ بەرژەوەندیەکانی خۆت داوا لە خوا بکەیت. خوا بۆی بە عیبادەتش حیساب کردووی. الدعاء هو العبادة. عبادەتە یعنی تۆ داواکەی خۆت دەکەیت لەسەر ئەوەش پاداش وەردەگری. چۆن پاداش لەسەر نوێژ وەردەگریت، لەسەر ڕۆژوو، لەسەر زەکات، لەسەر دوعاکردن و پاڕانەوەش تۆ پاداش وەردەگری، چونکە پاداش دوعاکردن عیبادەتە. دەی سەیرکە زاناکان دەفەرمون عیبادەتە. نیشانەی تەوەکولە لەسەر خوا. نیشانەی ئەوەیە کە ئێمە دەڵین پشتمان بەخوا بەستووە، نیشانەی ڕاستگۆییتە لە تەوەکولە لەسەر خوا. ئایا بەس بە دوای حەول و قووەتی خۆتەوەی بۆ چارەسەرکردنی کێشەکانت، یان بەردەوام دڵت بەخوا متعلقە، تەوەکولت لەسەر خوایە. ئاسان ئینسانی ئیمانداری ڕاستەقینە ئاسانترین کاریشی بێت کە بزانێ وەکو ئەو خواردنەوەیەک وایە دەبێت بەردەوام بیر لەوە بکاتەوە پشت بەخوا نەبەستن بۆم ناکرێت. ئەو خواردنەوەیەک خۆمان بۆمان ناکرێت. بە تەوەکولی تێبگە دوعا. نیشانەی تەوەکولە. زۆر خۆشەویستە لە لای خوای گەورە. محبوب عند الله.